بەڵام بەڕێزان هەر بۆ گفتوگۆی زیاتر لەبارەی حکومڕانی لە هەرێمی کوردستان و هەروەها کێشەی دابەشنەکردنی موچەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستانەوە کە دیارە ماوەی ساڵانێکی زۆرە بەردەوام حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان نەوت دەفرۆشێت و داهاتەکەی دەست دەکەوێتەوە بەڵام لە هەمان کاتیشدا موچە لە کاتی خۆیدا نادرێت. من گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز ئومێد حەمالی نووسەر و پارلەمانتاری پێشووی پارلەمانی کوردستان. ڕاستەوخۆ لەگەڵماندا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان لە پانۆڕەمەی هەواڵەکانی نارتیدا. کاک ئومێد دەمێ بزانم کە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە لە هەرێمی کوردستاندا دۆخی هاوڵاتیان بە شێوازێکە لە کاتێکدا بەهای دۆلار بەرزە و هەروەها حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان نەوت بە دۆلار دەفرۆشێت و داهاتەکەشی دەگەڕێتەوە بۆ حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان. و بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە لە هەرێمی کوردستاندا تاوەکو ئێستا موچە خۆران بەدەست دابەشنەکردنی موچەوە دەناڵێنن. چ شتێ وای کرد دۆخی هاوڵاتیان بەم شێوازە بێت؟ سپاستان ئەەکەم. پرسیارێکی گرنگ هەیە کە فەیلسوفی ئەمریکی لە یەکێک لە کتێبەکانی فەیلسوفی ئەمریکی فۆکۆیاما دەیوروژێنێ. ئەویش باز لەوە دەکا کە هەموو ئینسانێک لە هەر کۆمەلگایەکدا بێ حەز دەکا حکوومەتێک کاروبار و ئیشوکارەکانی کۆمەلگاکەی بەڕێوە ببا کە بەرپرسیار و کارا بێ. پرسیاری جدی لێرە ئەوەیە کە ئایا حکوومەتی بەرپرسیار و کارا لەسەر چه بنەڕەتێک یەتە ئاراوە؟ ئایا جیا لە بنەما دیموکراسیەکان ئێمە هیچ بنەماگەلێکی ترمان هەیە کە بتوانێت حکوومەتێکی بەرپرسیار و حکوومەتێکی کارا بهێنێتە ئاراوە؟ ئایا ئینسانی ئێمە لە کۆمەلگای ئێمەیە ئەو پرسیارە تا ئێستا هاتۆتە ئاراوە یان ینی بە فەرامۆشی نسپێراوە کە ئایا کێشەی بنچینەیی لە کۆمەلگای ئێمە ئەو دەرئەنجامانن کە ئێستا دەیبینین نەبوونی خزمەتگوزاری و پێداویستی ڕۆژانەیەکانن یان کێشەیەکی بنچینەیی ترە کە ئەویش نەبوونی دیموکراسیە و بایەغنەدانەوە و فرامۆشکردنی ئەو پرسیارانەیە کە پێویستە لەبارەی هەبوون و نەبوونی دیموکراسی و ناوەڕۆک و جەوهەری دیموکراسیەوە بەردەوام لە گفتوگۆ و توێژی کۆمەلگەی ئێمەدا بێ بە تایبەت لە ناو نوخبە و لە ناو سیاسیەکان و لە ناو حیزبە سیاسیەکان کە ئیشی بنچینەیی یان ئەوەیە کە خەونی گۆڕانکاری سیاسیان هەبێ بە تایبەتی لە ناو ئەو هێزە سیاسی و توێژە کۆمەڵایەتیانەی کە بە شێوەیە لە شێوەکان بەرپرسیارەتی مێژووی و ئەخلاقیان لە ئەستۆیە کە هەڵگری ئەم جۆرە پرسیارانە بن. ئایا ئەوەی کە خزمەتگوزاریەکان ئەمڕۆ نین و خەڵک لە ناڕەزایی بەرامبەر نەبوونی خزمەتگوزاریەکان هەیە هەر تەنها حکومڕانی هەرێمی کوردستان ئەم کێشەیە هەیە جۆرێک لە کەمتەرخەمی هەیە لە وەڵامدانەوەی داخوازیە ڕۆژانەی و ژیانیەکانی کۆمەلگای ئێمە یان حکومڕانی لە هەرێمی کوردستان کێشەیەکی بنچینەیی تری هەیە کە ئەویش ئەوەیە حکومڕانی لە هەرێمی کوردستان کە دەتوانم بڵێم لە ڕێگەی حکوومەتێکی کارتۆنیەوە کە لە دەرەوەی ئەم حکوومەت و دامەزراوانەوە دەسەڵاتی تر ئامادەی هەیە لە دۆخی ئەو پەڕی نابەرپرسیارەتیایە لەبەر ئەوەی بەداخەوە لە کۆمەلگەی ئێمە و بە تایبەت لە ناو هێزە سیاسیەکانی ئێمەیە پرسیار لەبارەی دیموکراسی و توێژ لەبارەی دیموکراسیەوە بە هیچ شێوەیەک لە ئارادانیە و خەونی گۆڕانکاری و خەونبینین بەوەی کە دنیایەکی دیموکراسی و ژیانێکی دیموکراسیانە دروست بکرێ لە ئارادانیە و پرسیاری جەوهەری ئەوەیە کە حکوومەتی کارا و حکوومەتی بەرپرسیار ئەگەر لە دۆخی دیموکراسیانە بێ لە چ دۆخێکاک دروست دەبێت؟ حکوومەتی بەرپرسیار حکوومەتێکە کە لە بەردەم کۆمەڵێک داوەزراوەی دیموکراسی و دامەزراوەی هەڵبژێراوە کە لەسەر ئاستی کۆمەلگا بە شێوەیەکی دیموکراسی بەرپرسیار بێ. ئایا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان لە کاتێک داماوەی یاسایی کارکردنی بەسەر چووە بەرپرسیارە یاخود بەرپرسیارەتی لەسەرشان لاچووە؟ بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان چ ئەو کاتەی ماوەی بەسەر نەچوو بوو چ دوای بەسەرچوونیشی هەر حکوومەتێکی بەرپرسیار نەبووە. خۆی پرسیاری جەوهەری ئەوەیە حکوومەتی بەرپرسیار چییە؟ حکوومەتی بەرپرسیار ئەو حکوومەتەیە کە بەر ئەنجامی دۆخێکی دیموکراسی ڕاستەقینە هەڵبژاردنێکی دیموکراسی ڕاستەقینە کە دەرفەتی یەکسان ساز درابێ بۆ هەموو جوڵانەوە و هێزە سیاسیەکان و هێزە کۆمەڵایەتیەکانی کۆمەلگا
کە تعبیر و گزارش لە جیاوازەکانی خۆیان بکەن و بتوانن بەشداری سیاسی بکەن. حکوومەتێک کە بەرئەنجامی تەزویر و بەرئەنجامی پێشێلکردنی هەموو بنەماکانی دیموکراسی بێ، هەر لە بنەڕەتەوە حکوومەتێکی نابەرپرسیار بووە. بۆ ینی خاڵێکی تر کە زۆر گرنگە کە وەکوت لەو پرسیارە جەوهریەوە باسم کرد، هەموو ئینسانەکان پێیان خۆشە حکوومەتێکیان هەبێت کە بەرپرسیار و کارامە بێ. کاتێک کە لە خاڵی دووەمما دەینە سەر ینی باسکردنی حکوومەتێکی کارامە، کە ئێمە دەزانین حکوومەتی هەرێم لە بنچینەیەوە، لە دروستبوونیەوە، هەتا ئەم لە حەزەیە، چ ئەو کاتەی ماوەی بەسەر نەچووە، چ دوای بەسەرچوونی هەر حکوومەتێکی کارامە نەبووە. لەبەرچی لەبەر ئەوەی کە دیسان بە پلەی لە هەنگاوی یەکەمە یان لە خاڵی یەکەمە حکوومەتێکە کە بەرئەنجامی ممارەسەکردنی دیموکراسیەتێکی ڕاستەقینە نییە کە دروست بووە. و دووهەم ینی هۆکار ئەوەیە کە ئێمە لە دۆخێکدا حکوومەتمان دروست نەکردووە کە ململانەیەکی سیاسی، کۆمەڵایەتی، فەرهەنگی و ئایدیایی و ئایدۆلۆژی ڕاستەقینە لە کۆمەلگەی ئێمەدا هەبێت و ڕێگەی پێدرابێ و گزارشتی کردبێت لە خۆی لەناو حکومڕانیدا. بۆیە کاتێک کە حکوومەت لە سایەی دۆخێکی ستەمکاری یان تۆتالیتاری یان خێڵەچیە دێتە ئاراوە، بە دڵنیایی هەر لە بنچینەوە ئەم دوو سیفەتەی نییە، نە بەرپرسیارە و نە حکوومەتێکی کارامەشە. و حکوومەت لە هەرێمی کوردستان بەم لە حەزەیەوە وەکو جەنابتان باستان کرد، چه کاتی بەسەرچوون ینی ئەوەی من چ ئەوەی کە ماوەی بەسەر نەچۆ، چ دوای بەسەرچوونی حکوومەتێکی ینی حکوومەتێک نەبووە کە نوێنەرایەتی گەلی کردبێن. نوێنەرایەتی هێزگەلێکی سیاسی، بنەماڵەگەلێکی سیاسی، و ئەم حکوومەتە جەوهەرێکی خێڵایەتی هەیە، تەنها ڕووکەشێکی مۆدێرن و حکومڕانی بەڕاستی لەخۆ گرتووە. ئەجینا گزارش لە داخوازی و لە بنەما دیموکراسیەکان و لە داخوازیە دیموکراسیەکان و لە ناوەڕۆکی داواکاری خەڵک ناکا بۆ ژیانێکی زۆر باشە. کاکوبێت دیارەوەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا هاوڵاتیان داوای مافە سەرەتایەکانی خۆیان دەکەن، خۆپیشاندان دەکەن بۆ وەرگرتنی موچە، خۆپیشاندان دەکەن بۆ کارەبا، خۆپیشاندان دەکەن بۆ وەرگرتنی سوتەمەنی، خۆپیشاندان دەکەن بۆ هەرزانکردنی نرخی بنزین و گازوایل. و لەگەڵەوەدا لە هەرێمی کوردستاندا خۆپیشاندان خەریکە دەبێتە کللتورێک تاوەکو هاوڵاتی مافەکانی خۆی لە ڕێگەی خۆپیشاندانەوە بەدەست بهێنێ لە هەرێمی کوردستاندا، کەمیشە باسەوە دەکرا هەرێمی کوردستان هەرێمێکی دیموکراسیە. من دەبێ بزانم کە چ شتێوای کردووە لە هەرێمی کوردستاندا دۆخەکە بەم شێوازە بێت، هاوڵاتیە تا خۆپیشاندان نەکا ناتوانێت بەشێک لە مافەکانی خۆی وەربگرێتەوە. یەکەم ئەوەی کە ئەگەر خۆپیشاندان و یعنی گزارشکردن لە داخوازیەکانی خەڵک لە ڕێگەی خۆپیشاندان و ناڕزایی دەربڕینەوە ئەمە بوو بێتە کەلتور لە کۆمەلگەی ئێمە، بێگومان ئەمە خاڵێکی پۆزەتیڤە، ینی ئەمە نیشانەیەکی باشەیە کە کۆمەلگای ئێمە هەنگاوێکی ناوە لە ڕێگەی ناڕزایی دەربڕین و خۆپیشاندانەوە گزارش لە داخوازیەکانی خۆیە، کە ئەمە لە ئاستێکا بێگومان ئەمە گۆڕانکاریەکی گرنگە، ینی ئەتوانی بڵێ دۆخێکە لە ناو بیرکردنەوەی ئینسانی ئێمە و ژیانی ئینسانی ئێمە هاتۆتە ئاراوە کە دەیەوێت بەم ڕێگا مەدەنیە بەم ڕێگا دیموکراسیە گزارش لە داخوازیەکانی خۆی بکە. بەڵام کە ئەڵێن ئەمە ڕێگایکی مەدەنی و دیموکراسی، ئەمە معنایەوە نییە گزارش لە دیموکراسی لە جەوهەری دیموکراسی و ئەمەدەنیبوونی دەسەڵاتەکە بکات، چونکە ئەو دەسەڵاتەی کە هەیە بەداخەوە، ینی ئەتوانی بڵێ دەسەڵاتێکی سیناریۆ سازە، یعنی یاری بەم مەسەلە دیموکراسی و دەرکەوتە دیموکراسیانەش دەکات، چونکە هەموو ئەم دەرکەوتانەی ناڕزایی دەربڕین تا جێگایەک لە ناو دەسەڵاتی سیاسیە ڕێگە پێدراون کە ینی فشارێکی ڕاستەقینە لەسەر دەسەڵات دروست نەکە، مەترسیکی جدی لەسەر دەسەڵات دروست نەکە. کاتێک کە ئەم خۆپیشاندانانە بە تایبەتی لە جێگایەکە کە دەبنە هەڵگری پەیامی سیاسی، بە تایبەتی ئەمە لە ساڵانی ڕابردووە گەواهی دەری ئەوەین کە کاتێک خۆپیشاندانەکان هەڵگری مەهامی سیاسی و ئامانجی سیاسی و پەیامی سیاسی بوون، چۆن دەسەڵاتی سیاسی بە دڕندانەترین شێوە ڕوبەڕوویان بۆتەوە و لەمەدا هەموو ئینسانێکی ئەمەیان بەشێکی زۆر لە ئینسانی ئەمە لە کۆمەلگەی باشوورە گەواهی دەری ئەم ڕاستیەیە. بۆیە لەلایەک ئەم خۆپیشاندانانە بێگومان خاڵێکی پۆزەتیڤە، بەڵام دیسان
ئەمە مانای ئەوە نییە کە گزارش بکات لەم دەسەڵاتی ئەمە دەسەڵاتێکی دیموکراتە و ڕای جیاواز و دەربڕینی ناڕزایی خەڵکی قبوڵە لەسەر ئاستە گشتیەکە بەڵکو بیانی بە ناچاری هەندێک جار بۆ ئەم جۆرە لە دەسەڵاتی سیاسی بۆ خاڵی بوونەوەی بەشێک لە ناڕزاییەکانی خەڵک بێگومان سنوورێکی دیاریکراوی هەیە بۆ مەجاالدان بە دەربڕینی ناڕزایی هەرێمی کوردستان خۆی بە بەرپرسیار نازانێت بۆ دابینکردنی خزمەت گوزاریەکان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەنانەت وەک هاوڵاتیان خۆشیان دەڵێن تەنانەت ئامادە نییە وەڵامی بەشێک لە داواکاریەکانی خۆپیشاندانەکانیشیان بداتەوە سەرمایانە نەوتیان نییە کارەبانیە و وەک پێشتریش باسم لێوە کرد خزمەت گوزاریەکان هیچی بەردەست نییە و لەگەڵەوەدا گرفتی ڕێگاوبانەکان هەیە گرفتی نەخۆشخانەیە گرفتی سەکتەری تەندروستی هەیە هەندێک لە هاوڵاتیان بە تەنزەوە دەڵێن ڕەنگە ماوەیەکی کە خۆپیشاندان بکەین بۆی کە هەواکەشمان لێ نەبڕن. بە دڵنیایی وەگوتم ئێمە جارێ پێش هەموو شتێکە باز لە بەرپرسیاربوونی حکوومەت دەکەی ئەوە نییە ئەم حکوومەتە خۆی بە بەرپرسیار نەزانێت ئەم حکوومەتە خۆی لە جەوهەردا دابڕاوە لە هەموو ڕەهەندێکی دیموکراسی کە حکوومەت دەخاتە دۆخێکەوە کە پێی بڵێ بتوانی ناوی بنی حکوومەتێکی بەرپرسیار کاتێ ئەم حکوومەتە هەر لە ئەساسەوە هەر لە دایکبوونیەوە وەک حکوومەتێکی نابەرپرسیار کە ئەڵێن نابەرپرسیار بەو ماناگشتیە ناڵێ ڕێک بەمانە فەلسەفیە دیموکراسیەکەی دەڵێن لە ڕوانگەی ئەخلاقی دیموکراسیەوە دەڵێن کە هەموو سیستەمە دیموکراسیەکان و ئایدیا و فکری دیموکراسی خاوەنی جۆرێک لە ئەخلاقی بنەڕەتی خۆیەتی کە ئەویش وەڵامدانەوەیە بە داخوازی خەڵکو و نوێنەرایەتیکردنی کۆمەلگایە و تعامل و بەرخوردی بەرپرسیارانەیە لەگەڵ داخوازیەکانی خەڵکو و ڕێزگرتنە لە بنەما یاسایی و دەستوریەکان کە بێگومان حکوومەتیان ناچار کردووە کە وەڵامگۆی داخوازیەکانی خەڵک بێ حکوومەتێک کە لە دەرەوەی هەموو ئەم یاسا و ڕێسا و دەست و بنەما دەستوریانەوە خۆی ببینێتەوە مەبەستم ینی ئەو یاسانی لە هەرێم هەنووە و دەستورش کە لە چوارچێوەی عێراقدا ئامادەی هەیە بێگومان ئەمە ینی هەم ئەتوانی وەک دەسەڵاتێکی خێڵەکی ینی دەسەڵاتێکی ستەمکار و خۆسەپێن و بنەماڵەیی گزارشتی لێ بکەیت کە ئەم گزارشتانە بۆ هەموو ئینسانێکی ئێمە ئاشنایە بۆیە حکوومەتێکی لەم شێوەیە بێگومان ناتوانێت وەڵامی داخوازیەکانی سوتەمەنی کارەبا ئاو جادەوبان و موچە هەموو ئەم مەسەلانەی تر ئەگەر تەماشای موچە بکەین موچە کە پەیوەندی یعنی ڕاستەوخۆ بەسراوە بە بەرخوردی مامەڵەی دەسەڵاتی سیاسی و نخبەی سیاسی لەگەڵ داهاتی ئەم وڵاتە بێگومان ئەمە پەیوەندی بەو ئایدیا و بیرکردنەوە خراپەکار و نادیموکراس و نائەخلاقیەوە هەیە حکومڕانی هەرێمی کوردستان دەکات بۆیە بە شێوەیەکی نائەخلاقی تعامل لەگەڵ داهاتی ئەم وڵاتاکە ناتوانێت موچەی خەڵک دابین بکات بۆ خزمەت گوزاریەکانی تریش بە هەمان شێوەیە. زۆر باشە من دەمێ بزانم کە سەبارەت بەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئێستادا بەش موچە خۆران خۆیان دەڵێن کە موچەمان وەرنەگرتووە هەروەها لە ساڵانی ڕابردوودا چەندین موچە لای حکوومەتی ماوە بەسەرچوو هەرێمی کوردستان دەستی بەسەرداگیرا لە ژێر ناوی هەندێک پاساودا یاخود پاشەکەوت و لێبڕین و کۆمەڵێک بابەتی دیکە و بەڵام لە ئێستادا حکوومەتی ماوە بەسەرچوو هەرێمی کوردستان نەوت دەفرۆشێ بێگومان نەوتەکەش بە دۆلار دەفرۆشێت بەهای دۆلاریش وەک دەزان لە هەرێمی کوردستان و عێراقدا بەهای دۆلار بەرز بۆ تۆ بەرامبەر بە دیناری عێراقی بێگومان حکوومەتی ماوە بەسەرچوو دەبێت ئەم دۆلارە بگۆڕێتەوە تاوەکو موچەی فەرمانبەرانی پێدابین بکە وەلە گۆڕینەوەی کات یاخود لە کاتی گۆڕینەوەی دۆلاردا بڕێک پارەی زیاتر قازانج دەکرێت من دەمێ بزانم و قازانجە چی لێ دێت حکوومەتی ماوە بەسەرچوو چی لێ دەکات و بۆچی تاوەکو ئێستاش نەیتوانێت موچە بە شێوازێکی ڕێکوپێک دابەش بکات. بە دڵنیایی ئەگەڕێمەوە بۆ ئەو ینی بۆ ئەو بنەمایی کە کاتێ باز لە حکوومەتی بەرپرسیار دەکەین جیاوازی ئەم حکوومەتە لەگەڵ حکوومەتی بەرپرسیارە ئەوەیە کە ینی حکوومەتی بەرپرسیار لە دۆخێکی لەم شێوەیە کە داهاتی بەرزەبێتەوە بیر لەوە دەکاتەوە ئاستی خزمەت گوزاریەکان بەرز بکاتەوە ئاستی ژیان و گوزەرانی خەڵک باشتر بکە و بەرەو پێشی ببە بەڵام بە پێچەوانەوە حکوومەتی نابەرپرسیار کە ئەم نوخبە سیاسیە
یان نابەرپرسیارە دروستیان کردووە و بەڕێوەی دەبن ڕاستەوخۆ بیر لەوە دەکاتەوە کە لە ڕێگەی ئەم باشبوونی داهاتەوە چەند لە سەرمایە چەند لە ئاستی داهاتی کۆمپانیاکانیان چەند لە داهاتی بانقەکانیان زیاتر دەکات. واتە پرسیاری جەوهەری بۆ ئەم نوخبە سیاسیە کە نوخبەیەکی سیاسی دەسەڵاتخوازن و بربەست و ئاستەنگی ڕاستەقینەن لە بەردەمی کرانەوە لە کۆمەڵگەی ئێمە و ینی گەشەکردنی دیموکراسیە پرسیاری جەوهەری لە لای ئەمان ینی ئەگەر زۆر بە سادەیی بڵێم گیرفانی خۆیانە نەک گیرفانی هاوڵاتیان ژیان و گوزەران و داهاتووی خۆیان و حیزب و بنەماڵە سیاسیەکانیانە نەک خێزان و مناڵ و ئینسان و پیر و گەنجی کۆمەلگای ئێمە. ینی جیاوازی حکوومەتی بەرپرسیار و نابەرپرسیار ئەوەیە. حکوومەتی بەرپرسیار ئەوەیە کە بەڕاستی ینی پێویستی بە عەقڵ و بیرکردنەوە ئەخلاقی دیموکراسیە. حکوومەتی نابەرپرسیاریش ئەوەیە کە لێرە ینی ئامادەی هەیە کە عەقڵێکی نادیموکراسی ئەخلاقێکی نادیموکراسی و بیرکردنەوەیکی نادیموکراسی بەڕێوەی دەبا و ئەم دۆخە دیسان ینی ئەمان گەڕێنێتەوە بۆ مەسەلەیەکی ئێجگار گرنگ کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم. ینی ئەوەیە کە ینی لە ڕاستیە ئەمە پرسێکە دیسان ئەتوانی بڵێ لە ڕووی فەلسەفیەوە بیخەیت و ڕووە پرسێکی فەلسەفیە کە پەیوەست بە کۆمەلگا خێڵەکیەکانە کە چۆن چینە جەنگاوەرەکان تیانە دەبنە خاوەن دەسەڵات. ئەمانە ئەم چینە جەنگاوەرانە یان ئەم نوخبە سیاسیە دەسەڵات خوازە کە بنەمایەکی شۆڕش و جەنگاوەری و ئەوەیان هەیە لەم کۆمەلگا خۆر هەڵاتیانە دەبینی خۆیان ڕێک دەخەن و ئەم ئەبنە ئەتوانی بڵێ دەبنە باشترین ڕێخستنی سیاسی و بە حکمی ئەوەی کە شارەزای شەڕن کە شارەزای چەوسانەوەن شارەزای کۆنتڕۆڵن هێزیان لە دەستایە و ئەمەش دەبێتە بنەمایەکی کاریگەر بۆ دەسەڵاتدارێتیان و ئەم دۆخە ڕێک لە خۆرهەڵاتی ئێمە و بەتایبەت لە باشووری کوردستانیش وەکو نمونەیەکی بچووکراوەی دەسەڵاتدارانی ناوچەکە دەیبینیتەوە کە ئەم نوخبە سیاسیە دەسەڵات خوازە کە باگراوندێکی یان پاشخانێکی جەنگاوەری و ینی سەربازیان هەیە دەستیان بەسەر هەموو شتێکیان گرتووە و بێگومان ئەمەش ینی ڕێگە بۆ ئەوە خۆشەکە کە ئەم جۆرە حکوومەتانە لە ئارایە بن و ئەمە بەر لەوەی پێویستی بە هەنگاوی سیاسی پەتی بێ پێویستی بە بیرکردنەوەی سیاسی دیموکراسیانە. دەبێت زیاتر تەرکیز بکەین لەسەرەوەی کە حکوومەتی ماوەسەرچوو هەرێمی کوردستان بە بەهای 400 ملیۆن دۆلار نەوت دەفرۆشێت. ئایا ئەم داهاتە چی لێ دێت؟ بۆچی خەرج ناکرێتەوە لە پێناو موچەدا لە پێناو خزمەت گوزارەکانی هاوڵاتیاندا؟ ئایا داهاتی تەواوەتی هەرێمی کوردستان بە نەوتی و بە نانەوتیەوە دەچێتە کوێوە؟ کێ لێی بەرپرسیارە؟ طبعا لە ڕاستیە لە ڕووی عملیەوە ئەوە ینی دەچێتە کوێوە ینی ڕەنگە ئینسان نەتوانێت وەکو ئاماژە بە جێگایەکی دیاریکرا و مەبەستم لە ڕووی فیزیکیەوە ئاماژەی پێ بکە بەڵام ڕوون و ئاشکرایە ئەم نوخبە سیاسیە دەسەڵاتدارە تەنها یەک گیرفان دەبینن کە ئەویش گیرفانی خۆیان و نەوەکانیانە ئەو گیرفانە گەورەیەیە کە بێگومان لە فۆرمی بانق و پرۆژە گەورەکان چ پرۆژەی بیناسازی بێ ئەو پرۆژە زەبەلاحانەی کە لە شارەکانی هەولێر و سلێمانی و جێگاکانی ترە دروستیان کردووە و لە بانقەکانی دەرەوەی وڵاتە لەو جۆرە ینی لەو ڕێگای گەندەڵیەدا کە پێوترێ سپیکردنەوەی پارە و گەندەڵیەکی نێودەوڵەتیە لەم ڕێگەها ینی ئەم پارانە ون دەبن ئەگەرنا پارەیە کە داهاتی میلەتەکەی ئێمە و پێویستە لە پێناوی خۆشگوزەرانی میلەتی ئێمە سەرف بکرێ ئەوە داهاتەکە داهاتێکی فیعلیە نەوتەکە نەوت ینی ئەمە باسی وەهم ناکەین نەوتێک هەیە مڵکی دانیشتوانی هەرێمی کوردستان و نوخبەیەکی سیاسی ئەی فرۆشێ
بۆ هەموو ئینسانێکی ئەمە ژڕونە نرخینەوە چەنە نرخەکەی چەنە و داهاتەکە کۆی داهاتەکە چەنە و بە تایبەتی لەم دوایانە کە ئەم یاریکردنە سیاسیانە هەیە بە نرخی دۆلار ئەم داهاتە دەتوانی بڵێ لە 150 زیاتر بووە یعنی بە حکمی زیادبوونی نرخی نەوت و ئەمانش هیچی ناچێتەوە بواری خزمەتکردنی خەڵک و دابینکردنی خزمەت گوزاریەکان و لانی کەمی موچەی فەرمانبەران و موچە خۆرانی هەرێمی کوردستان وازەحە مادام بۆ ئەمانە سرف ناکرێ کەواتە ئەمە لەلایەن نوخبەی سیاسی هەرێمی کوردستان و دەسەڵات خوازەکانی هەرێمەوە ئەمە بۆ بەرژەوەندی سیاسی خۆیان بۆ حیزبەکانیان بۆ بنەماڵەکانیان خەرج دەکرێت کە بەداخەوە ئەمەش یەکێک لە ئاماژە و یەکێک لە نیشانە بنەڕەتیەکانی بوونی حکوومەتێکی نابەرپرسیار و ناخلاقیە. زۆر باشە من دەمێ بزانم کە زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە سپاس دەکەم کاگومێت دەمێ بزانم کە لە ئەخلاق و لە فەرهەنگی چ وڵاتێکدا هەبووە لە مێژوودا ئاش پشتیوا هەبووە کە حکوومەتێک یاخود چەند کەسێکی دەسەڵاتدار لە هەرێمێکدا بن لە هەر شوێنێکدا بن میلەت بکەنە قوربانی بەرژەوەندی شەخسیەکانی خۆیان؟ هەڵبەت ئەو پرسیارە ینی ئەگەر لەو ڕۆ بێ وەکو جۆرێک لە ینی سەرسامی نیشاندان لەوەی کە نوخبەی سیاسی کورد دوای ئەو هەموو مێژووە لە چەوسانەوە و بەدبەختیەی کە بەسەر میلەتی ئێمە هاتووە ئەوانە بە ناوی ئازادی میلەتەوە هاتوون و ئێستا بوونەتە چەوسێنەر و مافخۆری میلەتی ئێمە لەم ڕۆوە پرسیارەکە دروستە بەڵام لە ئاستێکی تردا کە ئایا لە دنیادا هەبووە ئەتوانین ینی حکومە دیکتاتۆری و با بڵێن حکومە نادیموکراسیەکان ئەوانەی کە چەوسێنەری میلەتەکانی خۆیانن لەم لە حەزەیەشدا بێگومان لە جێگای ترن یا لە جێگای تری دنیا هەن و ئەم جۆرە لە نادیموکراسیەت ئەم جۆرە لە ناداتپەروەری لە زۆر جێگای تری دنیای خۆرهەڵاتی شاهن لە هەندێک جێگای وڵاتانی ئەوروپا و ئەوروپای خۆرهەڵات بە تایبەتی و ئەوانە ئەم جۆرە لە حکومڕانی ئامادەی هەیە ئەم حکومڕانیەی هەرێمی کوردستان نمونەیەکی ئەتوانی بڵێ احترامان بۆ بینەرانی خۆشەویست ئەم حکومڕانیە نمونەیەکی بچووکراوە و بەڕاستی قێزەونی ئەو جۆرە لە حکومڕانی خراپ و چەوسێنەرە کە لە مێژووە بێگومان ئامادەییان هەبووە و لە ئێستای مێژووی دنیاشدا ئامادەییان هەیە کە ئێمە ئاشنای بەشێکیانین وەزانین چۆن میلەتەکانی خۆیان دەچەوسێنەوە چۆن نوخبە سیاسیەکانیان دەست بەسەر داهاتەکەی ئاگرن یاری بە کەرامەت و چارەنووسی ئینسانی خۆیانەوەکەن و هیچ دەرفەتێک بۆ ئازادی و گزارشکردن لە داخوازی و مافەکانیان ناهێڵنەوە ئەم جۆرە لە دەسەڵات بەداخەوە ئەگەر ئێوە بیانی لەناو پرسیارەکە شتێکی تر بێتە ئاراوە هەر خودی دەسەڵاتی هەرێمی کوردستان نەک هەر نمونەیەکی بچووکراوەی دەسەڵاتە دیکتاتۆریەکانە بەڵکو هەر پاشکەوتەی ئەوانیشە ئێوە خۆ دەزانی دەسەڵاتی هەرێمی کوردستان و تەنانەت دەسەڵات لە عێراقیشە هێزە سیاسیەکانی هەموو ئەمانە هەر یەکە و لەلایەن دەوڵەتێکی ئیقلیمیەوە یان وڵاتێکی دنیاوە ئاڕاستە دەکرێن و بەڕێوە دەبرێت ئەم هێزە سیاسیانە لە ئاستێکی تردا کە ئاستێکی ئێجگار ترسناکە ئەوەیە کە تەنانەت بەدەر لەوەی گەندەڵن بەدەر لەوەی کە نەعەخلاقیانە تەعامل لەگەڵ میلەتەکەی خۆیان ناکەن لە ئاستێکە دیسان لە ئاستێکی تریشتا گەندەڵن کە ئەویش ئەوەیە بە نوێنەرە لە ڕووی نیشتیمانیشەوە ناسەربەخۆن ینی ناسەربەخۆن ئێمە ئەو دیاردانە دەبینین کە لە ماوەکانی ڕابردووە لە هەرێمی کوردستان ئێمە قسە لەسەر هەرێمی کوردستان دەکەین کە نمایش دەکرێت کە چۆن لە بەردەم تەنان لە بەردەم داگیرکەرانی کوردستانە چۆن بەو پەڕی کوڕوزانەوە و نەزمی و گرگنیەوە تەعامل دەکەن بۆیە لەو ئاستەشدا بێگومان یان وە بەداخەوە زۆر بەداخەوە نمونەیەکی ئێجگار خراپی حکومڕانی. بەڵێ سپاس بۆ بەڕێز ئومێد حەمالی نووسەر و پەرلەمانساری پێشووی کوردستان ڕاستەخۆ لە ستودیۆکەمان لە هەڵەبجەوە لەگەڵماندا بووی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان لە پانۆرامای هەواڵەکانی NRT دا.